من بود هيك زۆر خراپبوو تێگەشتی دایکم مرد ئەم پەیامەم بۆ هەموویانە دایکم مرد ژنم هاورد مناڵەکانمش لەدەستدا دوعای خێرم بۆ بکەن کە دایکم لێم خۆش بێ چیت بەرامبەر بە دایکت کە خوای گەورە لێم خۆش بێ لە گوناحەکان بەڵێ چیت بەرامبەر بە دایکت دەکرد هەموو شتێکمە کرد لە ڕقی ئەوەم کرد جا دوعای خێرم بۆ بکەن هەمووتان دوعای خێرم بۆ بکەن کە خوای گەورە لێم خۆش بێ خوای گەورە لێت خۆش بێ ئەی بۆچی لە ژیانی هاوسەرگیریە بۆ سەرکەوتوو نەبوویت لەبەروی قەدرم لە دایک خۆم کردو لا حول ولا قوة إلا بالله ئێستا بێژنی لە ئێستایە بێ هاوسەری بەڵێ لا حول ولا قوة إلا بالله توبة بکە براکەم توبە بکە و زۆر خێر و خێرات تۆبەم کرد وەڵڵای تۆبەم کرد بەخوا خێر و حەسەناتشم زۆر بۆی کرد حەجێکمش بۆی کرد بە پارە خۆزگە لە دنیاە بۆیت بکردایە بەڵام خۆداری خۆزگە بەرناگرێت وەڵڵای ئیتر پەشیمانیشەوە بووم هەتا مناڵەکان خۆمشم لەدەستدا لا حول ولا قوة إلا بالله خوای گەورە هیدایەتتدا لە دایکت خۆش بێ خوای گەورە من بەس دوعای خۆی بەس دوعام لە ئێوە کە خوای گەورە لێم خۆش بێ کە قەدرم لە دایک کرد کە مەمنونتان دەستان خۆش زۆر سپاس مامۆستاکەم مایکە تۆر کرد خزمەتتان قوربان گیانە خزمەتتان لا حول ولا قوة